کوردستان کوردستانە باشووریش لەگەڵتانە ژێر دەستی ئێمەدا گەشەیسەن چۆن دەبێت لە سەدەی 21دا ئۆردوگان بە ناوی ئیسلامەوە هێرش کاتە سەر ئێمە ئامادەبوونتان نیشانەی زیندویتانە دەستان خۆش بێ و سوپاس بۆیەوە ڕۆشن بیران مامۆستایان و خوێندکاران تاکی بە شەرەفی کورد هەمومان دەزانین ئەوەی ئێستا لە ڕۆژاوای کوردستانە گوزەرێت گەلە کۆمیکەیەکی نێودەوڵەتی و ناوچەییە بۆ سەر کورد وەک نەتەوە ئامانجی سەرەکی تورک و حکومەتی فاشستی ئۆردۆغان کۆمەڵکوژی و پاکتاوکردنی ئێمەیە لە ڕۆژئاوا مەسەلەی ڕۆژئاوا پرسێکی مێژووی و ئەخلاقی گرنگە کە ئێمە یەکەم جار وەک ئینسان و وەک نەتەوەی کورد ڕوبەڕووی بووینەتەوە خەڵکی ڕۆژئاوا مرۆڤن و لەسەر ئاو و خاکی خۆیان لە ناو گوند و شارەکانی خۆیان تەنها دەیانەوێ بژین ئەوەی ئێستا لە ئارادایە کوشتن و هەڵاڵکردنی خوێنی هەزاران مرۆڤی کووردە تەنها لەبەرەوەی کوردن ئەگەر لەم سادەدا سەدای ئینسانی خۆمان بەرز نەکەینەوە کەی دەبێ ئێمە وەک ئینسان ئەوە بکەین هەروەها بەرنامەی ئەو هێزە ناسیۆنالیستە دینیەی ئەردۆغان کە ویست و هێزی گەورەی هەیە بۆ کوشتنی تاک بە تاکی کورد بەرگریکردن و هەڵوێز وەرگرتنی ئێمە وەک هاوزمان و هاونەتەوەی ڕۆژاوای کوردستان بە ڕێگە شارستانیەکان کاریگەری خۆی دەبێت لەسەر کۆکردنەوە و هاودەنگی و گەیاندنی دەنگی ئازادی خوازانەی ئێمە وەک نەتەوەی کورد لەبەرەوە یەکگرتو و هاودەنگی ئێمەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەو هێزە پۆڵاینەیە بەرامبەر دووبارەکردنەوەی مێژووی تاریب و ڕاگواستن هەموومان و بەبێ هیچ جیاوازیەکی فکری بتوانین دەست لە ناو دەست لە ڕێگەی هەڵوێست وەرگرتنی بەردەوام و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هاتنە سەر شەقام و هەوڵدان بۆ گەیاندنی مەسج و دەنگمان بە ئەندام پەرلەمانەکان و هێزە ناوەکی و دەرەکیەکان لێرەوە درێژە بە بەرخۆدانی ڕۆژئاوا دەدەین بەرگریکردن لە ڕۆژئاوا بەرگریکردنە لە باشوور بەرامبەر هێزێکی فاشستی وەک هێزی ئەردۆغان